لەسەر وتارەکەی ترامپ و ستراتیژێتی نوێی ئەمریکا بەرامبەر بە ڕێکەوتنامەی ئەتۆمی ئێران. ئێستا لەسەر قسەکانی ترامپ هەروەها کاردانەوەی یەکێتی ئەوروپاش زریان ڕۆژهەڵاتی لێکۆڵەر لە ناوەندی لێکۆڵینەوەی ڕوودا و لەگەڵ مانای کاک زریان بەخێراتی. کاک زریان دەتواری بەختی پێمان بڵێ کە ترامپ چی گوت چی گەیاند پێیانە؟ لە حەقەتە ترامپ ناڕازیبوونی خۆی لە ڕێکەوتنامەی ئەتۆمی لەگەڵ ئێرانە زۆر بەڕەشکاوی هێنایە سەر زمان و باسی لەوە کرد کە ئێران ناتوانێت پابندبوونی ئێران بە ڕێکەوتنامەی ئەتۆمی پشتڕاست بکاتەوە. ئێران بە سوودوەرگرتن لەو ڕێکەوتنامە ئەتۆمیە هەم توانیوێتی نفوزی خۆی لە ناوچەکە گەشە پێ بدا، هەمووەکو بەرنامە موشکەکانی خۆی کە بە جۆرێک لە جۆرەکان ئاماژەی بەوەدا کە ئەمە ئەتوانرێت بۆ گەشە پێدانی بەرنامە ئەتۆمیەکەی ئێران بەکاربهێنرێت ئەوەی گەشە پێداوە. و ماوەی 60 ڕۆژیشی دا بە تقریبەن دا بە کۆنگرێسی ئەمریکا کە بۆی کە کار بکەن بۆ دەستکاریکردنی ئەو ڕێکەوتنامە ئەتۆمیە و لە ڕێگەی هاوپەیمانەکانیانەوە ئەو لایەنانەی کەوا هەیە. دیارە بە گوێرە ڕێکەوتنامەی ئەتۆمی کە لەگەڵ ئێرانە کراوە ئەگەر یەکێک لە ئەندامەکانی ئەوەی کە ئەم ڕێکەوتنامە ئەتۆمیان ئیمزا کردوە ناڕازی بێت و دڵنیا بێت لە بەڵگەکانی خۆی بخاتە ڕوو لەوەی کە ئێران پابند نەبوو بەو ڕێکەوتنامە ئەتۆمیە ئەتوانرێت سکاڵا تۆمار بکات. کاتێککە سکاڵای تۆمار کرد دوای 35 ڕۆژ ئەگەر نەتیجەیەک وەرنەگیرا ئەتوانێت بکشێتەوە لەو ڕێکەوتن ئەتۆمیە. ئەوەی کە دیارە تاوەکو ئێستا ترامپ نایەوێت بە شێوەی یەکلایەنە لە ڕێکەوتنامەی ئەتۆمی بکشێتەوە، بەڵام لە هەمان کاتا دەستی وەزارەتگرینی گوتی کە ئەمریکا ناتوانێت بکشێتەوە، یەکلایەنە ناتوانێت بکێشێتەوە. ئەتبێ سەرەتا سکاڵا تۆمار بکات دوای ئەوەی کە بەڵگەکانی خۆی خستە ڕوو لەوێت لە پرۆسەیەکە ئەتوانێت بکشێتەوە ئەگەر بەڵگەی پێویستی هەبێت. ئەوەی کە ترامپ لەم گوتارەکەیدا ئاماژەی پێکرد زۆر بەڕوونی باسی لەوەی کرد کە سوپای پاسداران نەخاتە لیستی گەمارۆدانەوە و وەزارەتی خەزێنەداری ئەمریکا ئەو ڕێکخراوە ئەشخاسەکانی بەرپرسەکانی لەگەڵ دام و دەستگاکانی بخاتە لیستی گەمارۆکانی خۆیەوە. ئەمە گۆڕانکاری زۆر گرنگە لە سیاسەتی ئەمریکا بە نسبەت ڕێکەوتنامە ئەتۆمیەکەی بەرامبەر بە ئێران. باشە، ئەم ستراتیژێتە نوێی ئەمریکا چی لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستی لە ناوچەکە گۆڕێ لە سیاسەتی ئەمریکا؟ سیر کە 6 خاڵی هێنایە سەر زمان ترامپ بۆ ئەوەی کە ئێرانی پێ ئیتیهام کرد بۆی کە پابند نییە بە ڕێکەوتنامە ئەتۆمیەکەی. یەکێک لەوانە پەیوەندی بە بەرنامەی موشکی ئێرانەوە هەیە. ترامپ باس لەوە ئەکات کە ئێران لە ڕێگەی بەرهەمێنانی کۆمەڵێک موشکەوە کە توانای هەڵگرتنی کڵاوی ئەتۆمیان هەیە بە جۆرێک لە جۆرەکان کارەکە بۆ گەشەپێکردنی گەشەپێدانی بەرنامە ئەتۆمیەکەی. لەلایەکی دیکەوە باسی لە هەوڵەکانی ئێران بۆ ناسەقامگیرکردنی ناوچەکە و هەوڵەکانی ئێران بۆ گەشەپێدانی تیرۆر و هەوڵەکانی ئێران بۆ بەدەست گەشەپێدانی بەرنامە ئەتۆمیەکەی کرد. ئەم ڕێکەوتنامە ئەتۆمیەی کە وڵاتانی جیهان لەگەڵ ئێرانە کردویانە تەنها بۆ ماوەی 1 ساڵ ئەتوانێت ئێران لە بەدەستێنانی چەکی ئەتۆمی دوور بکاتەوە. لە حاڵێکدا پێشتر بە گوێرەی زۆربەی پسپۆڕان و CIA و زۆربەی ئەو دەوڵەتانی کەواینیان هەبوو ئێران تەنها 2 یاخود 3 مانگ ماوەی پێویست بوو بۆی کە بتوانێت چەکی ئەتۆمی بەرهەم بێنێ ئەگەر بێت و دەستی بگا بە زانیاری پێویست بۆ بەرهەمێنانی چەکی ئەتۆمی. ئەمەی کە ئێستا ترامپ باسی لێوەکە ئەڵێ بە ئەو ڕێکەوتنی کە کردومانە لەگەڵ ئێرانە ماوەی 1 ساڵ تەنها ئەتوانێت ئێران لە بەدەستێنانی چەکی ئەتۆمی دوور بکاتەوە. بەڵام لە بەرامبەر ئێوەدا ئێران چی بەدەستێناوە؟ لە بەرامبەر ئێوەدا ئێران بە ملیاران دلار پارەی دەستکەوتووە کە توانیوێتی تیرۆر گەشە پێ بدا لە مەنتیقا و غەیری ئەوەش بەرنامە موشکیەکەی گەشە پێ بدا کە بە جۆرێک لە جۆرەکان کەوێتەوە خزمەتی گەشەپێدانی بەرنامە ئەتۆمیەکەی. سەپاندنی سزا و گەمارۆ بە سەر سوپای پاسدارانی ئێراندا چواتایەکە گەێنێت چ زیانێک بە ئێرانە گەێنێت؟ بێگومان سوپا دەوڵەتی پشتی پەردەیەوە دەوڵەتی شاراوەیە لە ئێران. سوپا تەنها ڕێکخراوێکی سەربازی نیە لە ئێرانان، ڕێکخراوێکی ئابووریە، ڕێکخراوێکی سیاسیە، کاندیدی تایبەت بە سەرۆکایەتی کۆماری هەیە، دەستی لە سیاسەتی ناوخۆ لە سیاسەتی دەرەوە هەیە، موشک دروستەکە، بەرنامەی پیشەسازی بەرگری لە دەستی سوپادایە. 812 شەریکەی لە ناو لە دەرەوەی ئێران هەیە، 9 هۆڵدینگی گەورەی هەیە لە دروستکردنی ئۆتۆمبیلەوە بگرە هەتاوەکو بەرنامەی ئەتۆمی ئێران ڕۆڵی هەیە لە پرۆژە و هەموو جۆرە کایەکانی بەرهەمهێنانە لە ئێرانە. بۆیە گەمارۆدانی ئێران ئەتوانێت کاریگەرێکی ڕاستەوخۆ لەسەر تواناکانی ئێران لە مەنتیقەیە، تواناکانی ئێران لە بواری گەشەپێدانی بەرنامە موشکیەکەیەوە دابنێ و ئەمە تەئسیری ڕاستەوخۆشی لەسەر هەرێمی کوردستانە بێت. بۆ
ئەگەر دەرفەت هەبێ ئەمە تۆزێک باس لەوەش بکەم کە لە حقەتە ئەو خاڵانەی کەوا تایبەتی بە ئامانجکردنی سوپاس کاریگەری کوێ لەسەر ئەو ڕۆژێکی ئێستا لە کەرکووکەیە بیزەوت لەو شەش خاڵی کە ترامپ باسی کرد وەکو هەوڵەکانی ئێران بۆ ناسەقامگیرکردنی ناوچەکە پەرەپێدانی تێرۆر هەوڵی بەدەستێنانی موشک سێ خاڵی سەرەکیان پەیوەندی بە کوردەوە هەیە یەکەمیان ناسەقامگیرکردنی ناوچەکە کە ئێمە زۆر بە ڕاشکاوی نمونەی ئەومان ئێستا لە کەرکووک بینیوە کە ڕاستەوخۆ ئەتوانێت پەیوەندی بەو دۆخەوە هەبێت کە ئێستا ئەمریکا بەتەمایە بەرامبەر بە ئێران بیگرێت من پێم وایە ئەم هەوڵەی کە قاسم سولەیمانی و ئێران ئەیداد بۆی کە حەشتی شعبی تەحریک کات بۆی کە بەرەو کوردستان بێت یاخود دەوڵەتی عێراق هان بدات بۆی کە بەرەو کوردستان بێت و لە ڕێگەی هجوومێکی سەربازیەوە ڕاستەوخۆ پەیوەندی بەو قەزیەوە هەیە کە ئێران ئەوێت بەر لەوەی کە سنووردار بکرێت لەلایەن ئەمریکاوە لە عێراقا بە تەواوەتی پێگەی خۆی بەهێز بکات لانی کەم کوردستان نەبێتە پێگەیەک بۆی کە تهدیدی ڕاستەوخۆ بۆ سەر ئێران دروست بکات و شتێکی مۆدلێکی هاوشێوەی باشووری لوبنان لە هەرێمی کوردستانە بۆ خۆی دروست بکات یعنی لە بەشێک لە هەرێمی کوردستانە مجموعەیەک هێزی تایبەت بەخۆی و ئەمە ئەتوانین تەوەقعی ئەوە بکەین کە لەگەڵ زیادبوونی گەمارۆکانی ئەمریکا بۆ سەر ئێران هەوڵەکانی ئێرانیش بۆ پارچەکردنی سیاسەتی ناوخۆی هەرێمی کوردستان زیاتر ببێت ئەو خاڵانەی کەوا ترامپ ئەگەر بینەوە سەری کە باسی کرد بە نسبەت ئێرانەوە لە حقەتە چی لە ڕووی ناسەقامگیرکردنی ناوچەکەوە چی لە ڕووی هاندانی تیرۆر و گەشەپێدانی تیرۆرەوە و چی لە ڕووی بەرنامە موشکیەکانیەوە ئەم سێ خاڵە سەرەکیە پەیوەندی ڕاستەوخۆی بە ئاسایشی کوردستانەوە هەیە ئێران تەرەفێکی ڕاستەقینەوە حەقیقیە لە ناسەقامگیریە سیاسیەکانی سووریا لە ناسەقامگیری سیاسی و ئەمنیەکانی عێراق و هەموو ناوچەکەدا ئەمە کە لە عێراق هەیە تەسیری ڕاستەوخۆی لەسەر کوردیش هەیە ئێران پشتیوانی لە حەشدی شعبیەکە کە تەهدیدی گرتنی زاخۆ هەتاوەکو خانەقی نەکات ئێران هەوڵی بە گەشەپێدانی بەرنامەی موشکیەدا کە ئەم بەرنامە موشکیە ئەتوانێت چۆن تهدید بێ بۆ سەر سعودیا چۆن ئەتوانێت تهدید بێ بۆ سەر ئیسرائیل چۆن ئەتوانێت تهدید بێ بۆ سەر تورکیا ئەتوانێت بەماشەوە تهدیدیش بێ بۆ سەر هەرێمی کوردستان و هەولێر و گرنگترین تهدیدێک کە ئەتوانێت ئێران دروستی کا بە تایبەتی ئەو لەم بوارەوە ئەو موشکانەیە کە لە سەرشان هەیەی موشکی سەرشان یاخود موشکی مانپادی ئێرانی کە بکەوێتە دەستی هێزێکی میلیشیایی وەکو حەشدی شعبی کە ئەتوانێت چۆن لە نمونە حیزب الله دەستی کەوتەوە تهدیدی جدی بۆ ئاسایش و سەقامگیری ئیسرائیل دروستکرا ئەتوانێت تهدیدی جدی بۆ ئاسایشی هەرێمی کوردستان دروست بکات بۆیە ئەو گەمارۆیانەی کە ئەمریکا بخاتە سەر ئێران بێگومان توانەکانی ئێران لە پلانێکی گشتیا زەعیفەکات و چەندەی ئێران زەعیف بێ ئەوەندە بۆ هەرێمی کوردستان باشترە چونکە ڕاستەوخۆ تەسیری لەسەر ئەو ناسەقمگیرانی کە ئێستا لە عێراق و لە هەرێمی کوردستانە هەیە دەوری زریان ڕۆژهڵاتی لێکۆڵەر لە ناوەندی لێکۆڵینەوەی ڕوودا و سپاس دەکەم.